بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست من ڕیاز کاکە مەحموود لە پرۆگرامی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە کاریگەری میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین لەسەر منداڵ و پەروەردەی منداڵ. لە ئێستادا میدیا و تەلەڤیزیۆن یان دەستگاکانی ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی ئێجگار گەورەیان بە هەردووباری سلبی و ئیجابی بەسەر منداڵەوە هەیە و بە شێوەیە لە شێوەکان لە ئێستادا میدیاکان بوونەتە شوێنێک کە منداڵ خۆی تێدا دەبینێتەوە و هەمیشە بەرخورد و مامەڵەیەکی بەردەوامی لەگەڵ میدیادا هەیە. بۆ ئەوی بزانین میدیا و تەلەڤیزیۆن دەستگاکانی ڕاگەیاندن چه کاریگەریەک لەسەر منداڵ لەسەر پەروەردەی منداڵ لە ڕووی دەرونی و جەستەییەوە بەجێ دەهێڵێت بەرنامەی باسوخواسی ئەمڕۆمان بۆ ئەو تەوەرە تەرخان کردووە. بە میوانداری زۆر بەڕێز خات و قومریە شێخ محەممەد بەرزنجی چالاکی کۆمەڵی مەدەنی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. قومریە خان سڵاوت لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوای گەورە لە ئێوەش دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامەیە هیوادارین بتوانین خزمەتێک بە کۆمەڵگەی کوردی و بە مناڵانی کورد بگەێنین انشاءالله لە ڕێگەی بەرنامەکەی جەنابتانەوە. زۆر سپاس. هەر سەرەتا پێم خۆشە بزانم ئەم لە یەکتر نزیک و پەیوەندیە بەردەوامی نێوان منداڵ یان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە لەگەڵ میدیا و بەتایبەت شاشەی تەلەڤیزیۆنەکان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی لە ئێستادا تەلەڤیزیۆن بۆتە هۆکارێک دەتوانین بڵێن بۆتە ڕەوزەیەک شوێنێک کە منداڵی تێدا بە جۆرێ لە جۆرەکان ئارام دەبێتەوە منداڵی پێ بە جۆرێ لە جۆرەکان کاتی منداڵی پێ بەسەر دەبرێ. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ با بڵێن هۆکارەکانی ڕاگەیاندن بەگشتی و تەلەڤیزیۆن بە تایبەتی چونکە ئەمڕۆ هۆکارە میدیاییەکان زۆرن یەکێک لە هۆکارەکان کە زیاتر منداڵان لە بەردەمی دادەنیشن و کاتەکانی خۆیانی پێوە بەسەر ئەبن تەلەڤیزیۆنە و دیارە ئەمڕۆ لە دنیای جەنجاڵی تەکنۆلۆژیادا کە وای کردووە تاکەکانی کۆمەڵگە و بەتایبەت دایکان و باوکان زۆر مەشغوڵ بن بە ڕێکخستنی ژیانی خۆیانەوە یا دابینکردنی بژێوی ژیانی خۆیانەوە وای کردووە کە تەلەڤیزیۆن شوێنی بە دایک و باوک تا ڕادەیەک چۆڵ کردووە لە ڕووە پەروەردەیەکەوە بۆ ئەوەی وە بۆتە هۆکارێک کە لە ڕاستیدا دایکان و باوکان بە ئاگاداری یا بەبێ ئاگاداری خۆیان سەیرەکەی منداڵەکانیان دا سپاردووە بە هۆکارێک کە هێشتا زۆرشی لێی دڵنیانین کە ئەو هۆکارە مناڵەکەیانیان بەرەو چه ئاڕاستەیەک دەبات و زۆر سیرکردنی تەلەڤیزیۆن لە ڕاستیدا بۆتە هۆی کەمکردنەوەی توانستی ئەکادیمی لە لای مناڵان و لە لای گەنجان واتە توانستی فێربوون و پەیوەندیە خێزانیەکان بە ئاڕاستەیەکی نەرێنی کەم بۆتەوە بەهۆی تەلەڤیزیۆنەوە یا بەهۆی هۆکارەکانی ڕاگەیاندنەوە ئەمڕۆ و تەلەڤیزیۆن بۆتە هۆی پەرەپێدانی هەڵسوکەوت و ڕەفتاری لەوانەیە توانم بڵێم دژە کۆمەڵایەتی و دژە باو و دژە حتا ئاینیش لە کۆمەڵگەی ئێمەیە بۆیە لێرەوە دەستخۆشیتان لێ دەکەم بۆ تەرخانکردنی ئەو تەوەرەی بەرنامەکەتان لەسەر ئەو بابەتە هەستیار و گرنگە کە بەرۆکی هەر خێزانێکی کۆمەڵگەی کوردی گرتووەتەوە و ئەمڕۆ ئەتوانم بڵین لە ئاستی جیهانیشە بۆتە ئاریشەیەک کە بە پێویست زانراوە ئاوڕێکی جدی لەو مەسەلەوە لەو بابەتە بدرێتەوە. بەڵێ قومریە خان جەنابەت فەرمووت کە لە ئێستادا تەلەڤیزیۆن بەشێکی زۆر ئەرک و ڕۆڵی دایک و باوکی کەم کردوتەوە وە کۆڵێت ئەرک و ڕۆڵەکە دراوە بە تەلەڤیزیۆن لەوەی کە لە ڕووی پەروەردەکردنەوە ئەم ڕۆڵپێدانە بە تەلەڤیزیۆن واتە کەمکردنەوەی ئەرکی دایک و باوک و بەخشینی بە تەلەڤیزیۆن و بە میدیا کێ هۆکارە دایک و باوک خۆی یا منداڵەکە یا کاریگەری میدیا لەسەر منداڵ ئەم
ڕۆڵپێدانەی دروست کردووە؟ ئەتوانێت بڵێن لە دەرەجەی یەکە واقعی ژیانی ئەمڕۆ ئەوەی سەپاندووە، پاشان دایک و باوک خۆیان هۆکارێکی سەرەکین کە ئەو ڕۆڵە و ئەرکە بەرجەستە و سەرەکی خۆیان کە ئەبێ بێن بەرجەستەی بکەن لە ژیانی خۆیانە، سپاردویانە بە شتێکی بە ئامێرێکی بێگیانی بەڵام لە ڕاستیدا گیاندارێکی کە ئاراستەکراوە یا هەندێک جار بە ئامانج کراوە بۆ ئاراستەکردنی منداڵانی ئێمەوە، بۆ ئاراستەکردنی تاکەکانی ئێمە. بۆیە و منداڵەکانیش لێرەدا لەوانەیە لە سەرەتادا لە سەرەتای دروستبوونی ئەو حەزە بۆ دانیشتن لە بەردەم تەلەڤیزیۆن هۆکارە سەرەکیەکە دایک و باوک بوون و کۆمەڵایەتیەکە بۆ واقعی ژیان بوو بێت، بەڵام پاشان منداڵەکانیش خۆیان دەبنە هۆکارێک بۆ ئەوەی لە بەردەم تەلەڤیزیۆنا دانیشتن و حەز و خولیایەکیان لا دروستە بێت بە متابعەکردنی بەرنامجەکانی تەلەڤیزیۆنەکان. بۆیە ئەتوانین بڵین دایک و باوکن کە هۆکارێکی زۆر سەرەکین و لە ئەمڕۆیە لەوانەیەک بە هەندێک هۆکار کە پێشتریش باسم کرد لەوانەیە بژێوی ژیان بێت یا بۆ ئاسانترکردنی ئەرکی خۆیان و بۆ ئەوەی کە خۆیان زیاتر بتوانن کاتەکانیان بۆ خۆیان سەرف بکەن، ئەو کاتانەی کە پێویستە تەرخانیکەن بۆ پەروەردەکردن و پێگەیاندنی منداڵەکان، ئەو کاتانیان بەخشیوە بە شتێکی تردا داوەتە دەستی ئەو ئامێرە. لەوانەیە لە شەو ڕۆژێکە منداڵەکان زۆرترین کاتیان لەگەڵ ئەوەی لە جیاتی ئەوەی لە لای بڵێن لە ناو خێزانەکەی بێت لەگەڵ دایک و باوکیا بێت لە گفتوگۆ و محاوەڕە و پرسیار و وەڵاما بێت، سیرەکی لە بەردەم ئامێرێکا دانیشێت و تەنها وەرگرە و ئەم بۆ تەنها وەرگریە کۆمەڵێک کێشە و مەشاکیلی دوایی دەرونی لە ڕووی هەڵسوکەوتەوە، لە ڕووی بیرکردنەوەوە، لە ڕووی مەسائلی کۆمەڵایەتیەوە بۆ منداڵەکە دروستە بێ. واتە دایکە و باوکەکە خۆیان هەستاون ڕۆڵەکەی خۆیان سپاردۆ بە شتێکی تر کە ئەمە ئەتوانم بڵێم کارێکی زۆر نەرێنیە. زۆر باشە. قومەریە خان، ئاماژەمان بەوە کرد کە میدیا و تەلەڤیزیۆن کاریگەری لەسەر منداڵ بەجێ دەهێڵێ، بەڵام نەمانگوت کە کاریگەریەکە بەباری سلبیا یام ئیجابی. پێم خۆشە لە زاری جەنابتەوە بزانین ئەو کاریگەریە کە میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن لەسەر منداڵ بەجێ دەهێڵن چ کاریگەریەکە و ئایا کاریگەریە سلبیەکە زۆرترە یام ئیجابیشی هەیە و ئیجابیەکە زۆرترە؟ بەڵێ وەڵاهی من پێم باشە پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابت بدەمەوە ئاماژە بەوە بکەم کە بەڕاستی چونکە تەلەڤیزیۆن و بەرنامە تەلەڤیزیۆنەکانی ئێمە و خەمساردیەکی گەورە لە ئاستی بەرنامە سازانی تەلەڤیزیۆنە ئەبیندرێت، بەڕاستی ئەتوانین بڵین هەر وەکو زۆربەی وڵاتانی تری دنیا ئەو تەلەڤیزیۆن کاریگەری نەرێنی زیاترە تا ئەرێنی. بۆچی؟ چونکە ئەوەی بەپێی ئەو لێکۆڵینەوەیە کە کراوە لە ساڵی 1982ەوە کە دراماکان کاریگەری نەرێنیان زۆر زۆرە لەسەر ئاراستەکردنی منداڵان و پاشان گەنجان. و لە ساڵی 1983 یەکێک لەو پرسە گرنگانەی کە لە زانکۆی کامبریج هەوڵی لەسەر درا و توێژینەوەی زانستی لەسەر درا نەهێشتنی فلیمی ئەکشن بووە کە لە سەدا 49 ئەو تاوانانەی کە کراوە لە ئەمریکا و بەریتانیا بەهۆی کاریگەری تەلەڤیزیۆنەوە بووە. بۆیە ئەڵێن کاریگەری تەلەڤیزیۆن کاریگەری نەرێنیەکانی زۆر زیاترە لە کاریگەریە ئەرێنیەکانی. ڕاستە ئەگەر ئەو کەسانەی کە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆن و ئامادەکارانی پرۆگرامەکان ئەگەر خەمسارد نەبن
بەرامبەر بە پەروەردە و پێگەیاندنی تاکی کوردووە بەرامبەر بە پەروەردە و پێگەیاندنی منداڵان تەلەڤیزیۆن لە ئەمڕۆشە ئەتوانێت کاریگەریەکی ئەرێنی هەبێ بەڵام بەمەرجێک بەرنامەکانی و پرۆگرامەکانی و دراماکانی بە ئامانجی پەروەردەکردن دابنرێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمە ئەگەر بین سێری واقعی کۆمەڵگەی خۆمان بکەین واقعی کۆمەڵگەی کوردی بکەین زۆربەی کەناڵە تەلەڤیزیۆنیەکان ئەگەر متابعی بەرنامەکانی بکەیت سیرەکەی لە خزمەتی کۆمەڵگەیەکی ئارام لە خزمەتی کۆمەڵگەیەکی گەشە سندووی بە دابوو نەریتی جوان و بە دابوو دەستور و یاسا و پرۆگرامی ئیسلامی سیرەکەی تایە غائیبە بەڕاستی حتا ئەفلام کارتۆنەکان کە ئەگەر دیراسەیەکی و ئەفلام کارتۆنانە بکرێ کە لە کەناڵەکانی ئێمەوە لە زۆربەی کەناڵەکانی دنیا پەخشەکرێ سیرەکەی زۆربەی و ئەفلام کارتۆنانە بەرهەمهێنەری دوتیژین بەرهەمهێنەری کولتورێکن کە زۆر نامۆیە بە کۆمەڵگەی کوردەواری ینی ئێمە لە ئەفلام کارتۆنەکانە ئەگەر سێریکەی کۆمەڵێ شت ئەهێنێتە ناو ئەوی خاتە مێشکی منداڵی ئێمەوە کە ئێمە زۆر نامۆیە بە دابوونەریتی ڕەسەن و پەروەردەی ڕەسەنی کوردی لە ڕاستیە ناتوانین بڵین ئەگەر دیراسەیەکی پرۆگرامەکانی تەلەڤیزیۆنەکان بکەین ناتوانین بڵین ئەمڕۆ ڕۆڵی ئەرێنیان زیاترە بەڵکو لە ئەمڕۆیە ڕۆڵی نەرێنی تەلەڤیزیۆنەکان زۆر زیاترە لە ڕۆڵی ئەرێنیان و ئەگەر بیشمانەوێت ئەو ڕۆڵە پێچەوانە بکەینەوە پێویستی بە دیراسەیەکی مەیدانی ئەکادیمی و زانستی و خەمخۆریەکی زۆرە نەک ئەوەی ئەگەر سیرکەین کەناڵەکانی ئێمە ئەوەندەی گرنگی بە پڕکردنەوەی کات ئەدەن لەم لاولاوە ئەفلام کارتۆن و درامای سیر و سەمەرە ئەهێنە ناو و پەخشیەکەن بەبێ دیراسەکردن بەبێ ئەوەی دیراسی ئەوە بکەن لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی فکریەوە چی ئەگەیەنێتە ئەو کەسی کە لە بەردەمی دانیشتووە واتە خیتابی کەناڵە ئیعلامیەکانی ئێمە خیتابی تەلەڤیزیۆنەکانی ئێمە بۆ ئاراستەیە و بۆ ئامانجە نیە کە تاکێکی تەندروست لە ڕووی فکری و لە ڕووی عەقلی و لە ڕووی دەرونیەوە بۆ کۆمەڵگە بەرهەم بهێنێت کەواتە کاریگەریەکان لە چ ڕوویەکەوە بۆم لەسەر منداڵ بەجێ دەمێنن لە چ ڕوویەکەوە کاریگەری لەسەر منداڵ دروست دەکەن لە ڕووی پێش هەموو شتێک لە ڕووی دەرونیەوە سیرەکەی شڵەژانێکی دەرونی لەوانەیە بۆ مناڵەکە دروست ببێت هەندێک شتی پیشان ئەدرێت کە زۆر جار دوورە لە واقعەوە واتە ئەیخاتە دنیایەکی خەیاڵەوە دوایی منداڵەکە وای لێدێت لە دنیای واقعی خۆی لە ژیانی واقعی خۆی دوورەکەوێتەوە پاشان لە ڕووی ئەو زاراوانەی کە بەکاردێت لە دراماکانە هەندێک جار زاراوەکان ناشایستن شایستە بەوە نییە کە تۆ مناڵەکانت لەسەر ئەو زاراوانە پەروەردە بکەیت ئەتە قسەیە گوێنە حتا ئەفلام کارتۆنەکانمان کە دوبلاج کراون سیرەکەی کۆمەڵێ قسە و گوێن و تەشیر و شتی وای تایە پێ و سەیرە ئەگەر منداڵەکە لە بەردەمی دانیشێ یعنی ئەویش فێری ئەو شتانە دەبێت پاشان لە ڕووی فکریەوە کاریگەری لەسەر مناڵەکە دروستەکە لە ڕووی سلوک و هەڵس و کەوت و سیرەکەی مناڵەکەت عجوولە تونند و تیژە یعنی کۆمەڵێک سیفاتوی تیا دروست دەکات لە ڕووی هەڵس و کەوتەوە کە جاری وا هەیە منداڵ کە سێری ئەو درامایانە دەکات سنووری ڕێز کە لای ئێمە زۆر گرنگە کە منداڵ ڕێز لە گەورەتر لە خۆی بگرێت ڕێز لە دایک و باوکی بگرێت ڕێز لە ئاینی بگرێت ڕێز لە بیرکە سیرەکەی ئەو شتانە وردە کەمە بێتەوە کە ئەمڕۆ ئێمە زۆر بە جوانی ئەو شتانە بەدی ئەەکەین لە نێو مناڵەکانمانە لە نێو قوتابیانە کە بەو شێوەیە کاریگەری نەرێنی هەبووە لەسەر ئەوە پاشان ئەو شتانی کە ئەو فکرەی کە لەو تەلەڤیزیۆنانە هەیە بۆ نمونە
کۆمەڵی ئەفلام کارتۆنمان هەیە حتا ئەم ئەفلام کارتۆنانە کاریگەری لەسەر شخصیەتی مناڵەکان دروستەکە ئەگەر دایک و باوک وریان نەبێت مناڵەکان بە بەردەوامی متابعی ئەو جۆرە ئەفلام کارتۆنانە بکەن. ئەمە هەندێک لەو ئەفلام کارتۆنانە ئەسەن بەرهەمهێنەری فکری سەهیۆنین و بە شێوەیەک لە دووەلی مسلمانانە بڵاو بۆتەوە ئەمەش دیسان کاریگەریەکی تری سلبی ئەبێت لەسەر مناڵ و یعنی هەندێک لە ئەفلام کارتۆنانە تونند و تیژی لە ناخی مناڵدا ئەچێنێ و پاشان ئەو مناڵە ئارەزووە کات کە ئەو تونند و تیژیانە چی بکرد بخولقێنێ بەرهەمی بهێنێ. بۆیە لە ڕاستیە زۆر گرنگە کە کاتێکیش لە ڕۆژە چونکە ناکرێتەوە ئەبێت کات تەوزیعکەی بۆ مناڵەکەت، هەندێکی بۆ خوێندنەوەی، هەندێکی بۆ ئەڵین سەرگەرمیە، هەندێکی وانە بۆ ئەوەی خواردن و خەوتن و ئەوانەی کە تۆ تەنزیمیەکەی ئەبێت لەو کاتەشا کە کاتێکی بۆ دانەی لەگەڵ دنیای دەرەوەی خۆشی ئاشنا بێت، دنیای دەرەوەی خۆشی بناسێ جا لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە. بۆیە ئەبێ بزانێت چ جۆرە پرۆگرام و چ جۆرە بەرنمەیەک خزمەت بە پەروەردەکەی ئەم دەکات. واتە نایبێت دایک و باوک هەر ئەوەندەی مناڵەکە لە خۆی دوورکەوێتەوە تەلەڤیزیۆنەکەی بۆ داگرسێنە کۆنتڕۆڵەکەی بداتە دەستی بە هەوەسی خۆی کام کەناڵ ئەیەوێ لەسەری دانێ و متابعی بکات. نە شتیوان نییە. پێویستە هەرچەند من ئەتوانم بڵێم بە خەمێکی زۆرەوە ڕاگەیاندنی کوردی و ڕاگەیاندنی ئێمە زۆر کەم تەرخەم و خەمسارد بووە لە ئاستی پەروەردە و پێگەیاندنی منداڵان. واتە ئەو کەناڵێکی تایبەتی پەروەردەیی بە منداڵ کە ئەو ئاراستەیەکی تەندروستی هەبێت بۆ مناڵەکان ئێمە ڕەچاوی ناکەین. لەوانەیە ئێمە کۆمەڵێک کەناڵی باشمان هەیە کە لە ئاستی خواستی گەورەکان نابێت، بەڵام کەناڵی تایبەتمەند بە پەروەردە و پێگەیاندنی چونکە ئێمە بەڕاستی بۆ منداڵ بێجگە لە پەروەردەی جەستەی ئێمە پەروەردەی دەرونیمان هەیە، پەروەردەی فکریمان هەیە و پەروەردەی سلوکی و ڕەوشتیمان هەیە. ئەمانە هەمووی گرنگە، حتا پەروەردەی باوەڕ عەقیدە ئەبێ لە مناڵە بچێنرێت. ئەمەش لە ڕێگەی پرۆگرام و بەرنامێکی تەلەڤیزیۆنەوە لەوانەیە ئاسانتر بێت، خۆشتر بێت، مناڵ بە شێوەیەکی تر وەریگرێ. بەڵام تا ئێستش نەتوانراوە کۆمەڵی کەناڵمان هەیە، کەناڵی کوردیشمان هەیە کە ئەفلام کارتۆن بەرنامەیان هەیە، بەڵام کە سەیریەکەی کە لی وردەبیتەوە بەرنامەجەکانیان لە خزمەتی ئەو پەروەردەیان یەکە ئێمە ئەمانەوێت. واتە بەرنامەجەکان بە شێوەیەک نییە. ینی هەندێشت بۆ نمونە لەم شەوانەیە لە ماڵێک میوان بووم، سیرەکەم هەوزام کورد ماکس بوو، ئەوە بوو هینێکی هەبوو، بەرنامەجێکی هەبوو بۆ مناڵان، ئەوە وابزان مسابقە بوو بۆ دەنگخۆشی، ئەهاتن سرودیانەوت. ینی من بەڕاستی کە سێری ئەوە یەکەم جارم بوو دیار بوو ئەو حەلقەیە و ئەوەیە یەکەم جارم بوو بیبینم، زۆر پێی نیگەران بووم مناڵانی ئێمە بە چ شێوازێک ئاراستە ئەکرێن. کچێک هاتووە، کچێکی هەمووی 10 ساڵ 12 ساڵ نابەزانم ئەبێت، سێرەکەی گۆرانیە کەڵێ کە گۆرانی گەورەکانە. جارێ ئەوە هاتنە سەر شانە و بەو شێوازە و بەو جلوبەرگە و ئاراستەکردنی و پاشان گوتنی ئەو کەلیماتانە لەو تەمەنەیە لەنەوە جەمعەیە، یعنی بەڕاستی هیچ بە هیچ شێوەیەک لە خزمەتی پەروەردەی ئێمەیان نیە. ئەوجا پێشکەشکارەکەش ئەو جەماعەتیش کە دیژنەی تەحکی من دەست خۆشی لێ دەکەن ئەو وشانەکەوتت، یعنی جێی سەر سوڕمان بوو بەڕاستی ئەوە لە کۆمەڵگەی ئێمەیە. بۆیە پەروەردەکارانی ڕاستەقینە، ئەوانەی کە خەمخۆری ڕاستەقینەی نەوەی ئێمەن، خەمخۆری ڕاستەقینەی ئەو میلەتەن، خەمخۆری ڕاستەقینەی داهاتووی وڵاتن، زۆر گرنگە زۆر بە وریاییەوە و زۆر وردبینانە بیر لە پڕکردنەوەی کاتە فەراغەکانی مناڵەکانمان بکەنەوە. واتە بەرنامە تەلەڤیزیۆنیەکان، ئەفلام کارتۆنەکان بە شێوازێک بێت کە لە خزمەتی پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانمان بێت لە هەموو ڕوویەکەوە. زۆر باشە. قومەریەخان پێت وانە لە سەر و ئەمانەشەوە میدیا و تەلەڤیزیۆن جۆرێ لە گۆشەگیری و نامۆی بۆ منداڵ دروست دەکات، ینی وای کردووە منداڵ وەکو ئامێرێک هەر کاتێک پێویستێکی هەبوو ئینجا دایک و باوکی خۆی بیرەکەوێتەوە،
کاتێک کە برسیە بێ، کاتێک کە پێویستێکی دریە بێ، کاتێک کە دەخەوێ خەوی دێ، ئەو کاتە دەزانێت کەسێک هەیە لە نێو ماڵەکەیدا پێی دەگوترێت دایک و باوک. پێدوانیە میدیا ئەو کاریگەریەشی لە ڕووی گۆشەگیری و دوورخستنەوەی نێوان پەیوەندی نێوان دایک و باوک دروست کردووە؟ ئەوە یەکێکە لە کاریگەریە نەرێنیەکانی میدیا و تەکنۆلۆژیا بە هەموو جۆرەکانیەوە. واتە مناڵ تاکی ئێمە بە شێوەیەک پەروەردە بێت لە جیاتەوەی تاکێکی کۆمەڵایەتی متعاتیف بێت لەگەڵ دایک و باوکی، لەگەڵ دەوروبەرەکەی، لەگەڵ خێزانەکەی، سیرەکەی تاکێکی گۆشەگیری لێ بەرهەمهێناوە و تاکێکە ئاگای لە دەوروبەری خۆی نییە، لە هیچ جۆرە پەیوەندیەکی لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان نامێنێت. ئەوەندەی دەچێتە ناو شاشەکە و دەچێتە ناخی شاشەکە، یا دەچێتە ناخی ئایپادەکەی کە بەدەستیەوێتی، یا دەچێتە ناخی موبایلەکەی کە بەدەستیەوێتی، ئەوەندە ئاگای لە دەوروبەری نییە و ئەمەش وردە وردە ئەبێتە هۆکاری لێکترازانی پەیوەندیە سۆزیارە، پەیوەندی خۆشەویستیەکانی نێوان تاکەکانی خێزان، نێوان دایک و منداڵ، نێوان باوک و منداڵ و نێوان حتا منداڵەکان خۆیان. ینی سیرەکەی جاری وای هەیە لەسەر ئەوەی منداڵەکان هیوا هەیە یەکیان هۆگری کەناڵێک، ئەویتریان هۆگری کەناڵێکی ترە، لەسەرەوە لە بینی خۆیان تونند و تیژی دروستە بێت لە نێوانیانە. بۆیە بەڕاستی هەروەکو جەنابەت ئاماژەت پێکرد، تەلەڤیزیۆن ئەبێ بەشێک بێت بۆ سەرگەرمی مناڵەکە لە کاتێکی فەراغا، نابێ ببێتە هەموو ژیانی مناڵ، نابێ ببێتە ئەوەی کە هەموو شتێکی خۆی پێویست کاتەوە بەو تەلەڤیزیۆنە، کە ئەمە شتێکی زۆر ناتەندروستە و ئەتوانم بڵێم لەوانەیە ئێستا ئەو دیاردەیە ڕووی لە زۆربەی ماڵەکان کردبێت و ئەگەر زوو وریان نەبینەوە لەوانەیە نەوەی داهاتوومان نەوەیەک بێت بەو ئاراستەیەدا نەبێت کە خۆمان نەمانەوێت. بەڵێ قومری خان، وا باوەک جاران ژن و پیا و یا کوڕ و کچ تەنانەت ئەگەشتە حاڵەت و کاتی زەواج کۆمەڵێ نهێنی یەکتر هەبوون، یا هەر کۆمەڵی نهێنی ژیانی خۆیان هەبوو نەیان دەزانی. لە ئێستادا میدیا وای کردووە لە زنجیرە درامایەکدا خیانەت، جیابوونەوە، کۆمەڵێ نهێنی، نەخۆشی ژن و پیا و یان بۆمە بەرکەوتن و نهێنی نێوان ژن و پیا وە ئاسانیان کردووە، تەنانەت منداڵەکانیش دەیزانن هەر لە تەمەنی 4-5 ساڵیدا یا لە 10 ساڵیدا کە ئەمەش بە درێژایی تەمەنی دەبێتە شتێکی دەرونی، بیرکردنەوەیەک هەمیشە بیری لێ ئەکاتەوە ئەمە بۆ وایە ئەوە بۆ وانە تا ئەگاتە تا حاڵەتی زەواج. ئەمەش جۆرێکی دیکە نیە یان یەکێکی دیکە نیە لە کاریگەریە نەرێنی و خراپەکانی میدیا لەسەر منداڵ و چۆن ئێمە بەربەم دیاردەیە بگرین، یان چۆن دایک و باوک وا بکەن کاتی سیرکردنی تەلەڤیزیۆن بۆ خۆیان لەگەڵ هی منداڵەکەیان جیاواز بێ. بەڵێ وەڵای ئەوەی ڕاستی بێت، ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەمڕۆ زۆر بە بەرفراوانی بەدیەکرێت، واتە دوبلاژ و دراما تەلەڤیزیۆنیەکان کاتێکی زۆری خێزانەکانی بۆ پەیوەست کردووە بە خۆیەوە کە ئەمەش بەڕاستی دیسان جێگەی هەڵوێستەکردنە، بە تایبەت ئەو درامایانەی کە ئێستا لە کەناڵەکانی ئێمەوە پەخشەکرێن، سێرەکی کۆمەڵێ درامان کە زۆر لە زۆر دابوونەریت و لە زۆر هەڵس و کەوت و لە زۆر خوڕەوشتە دوورە لە بڵێن ئەخلاق و ڕەوشتی تاکی کورد و خێزانی کورد و ئەمە لەلایەکیش کۆمەڵێ شت ئەدا بە گوێی منداڵەکانە کە دوایی منداڵ وای لێدێ بۆ هەموو هەڵس و کەوتێکی دایک و باوکیش چاودێریەکات، ینی کۆمەڵێش پێشوەختە کۆمەڵشتە درێ بە گوێیە، کۆمەڵێش دەبیسێ، کۆمەڵێش دەبینێ کە کاتی نییە، چونکە هەموو شتێک دەبێ بە کاتی خۆی بێ. ئەمەش دیسان شتێکە پەیوەندی بە هەم بە کەناڵەکانەوە هەیە بزانن کاتی پەخشی دراماکانیان کەیە. هەندێک دراما هەیە ڕێک لەوانەیە لە سعات 7 لە سعات 8 ئەوانە پەخش بکرێ، بتەوێت و نەتەوێت لەو کاتەیە سێرەکەی منداڵ لەگەڵ دایک و باوکی پێکەوەنەوانە، ئەگەر دایک و باوکەکە خوا نەخواستە لەوانە بن کە متابعی ئەو درامایانە بکەن بە دڵنیایە و مناڵەکانی ژەی بینن و نایشتوانی پێشی پێ بگری. یەکێک لە ڕێکارەکان ئەوەیە کەناڵەکان کە هەر دراما پەخش دەکەن هەوڵ بدەن کاتی پەخشی دراماکانیان بکەوێتە 5 سعات 9 5 سعات 9 ئەمە ڕێگەیەک، پاشان دایک و باوکەکان هەوڵ بدەن
بەڕاستی بە هیچ شێوەیەک لە بەردەم تەلەڤیزیۆن و لە بەردەم ئەو جۆرە درامایانەیە دانەنیشن متابعی نەکەن چونکە ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی دروستەکە. ئەمڕۆ ئێمە زۆر بە بەرچاو و زۆر بە شێوەیەکی دیار ئەیبینین کاریگەری نەرێنی ئەو درامایانە کە بۆتە هۆکاری ئەوەی حتا منداڵ پێش تەمەنی یاسایی و پێش تەمەنی قانونی خۆی و پێش تەمەنی شەرعی خۆی سیرەکەی ڕوو لە پێکێنانی خێزان ئەلێ کە ئەمەش کاریگەری نەرێنی دروستەکە لەسەر ئەو خێزانە. ئەو زوو چوونە ناو پرۆسی هاوسەرگیریە دواییش نەتیجەکەی وایە لە ماوەیەکی زۆر کورتە پرۆسە هاوسەرگیریەکە سێرەکەی دێن لێ جیا دەبنەوە و تەلاق وەرەگرن. ئەمەش بەهۆی کاریگەری ئەو درامایانەوە هەیە کە حتا ئەتوانین بڵین بلوغی من لێکۆڵینەوەیەکم هەیە بۆتە هۆی بلوغی زود زیاتر لە کاتی خۆی یعنی زووتر لە کاتی خۆی کچان و کوڕان. ئەگەر ئەمڕۆ سیرێکی ینی مناڵانی ئەمڕۆ بکەیت لە تەمەنی متەوەستە لە تەمەنی ناوەندی پاشان دوان ناوەندی سیرەکەی گەشەی جەستەیی زۆر بەتایبەت لە ڕووی باڵاوە سیرەکەی لە ئاستی ستانداردا نییە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوی ئەو هۆکارانەی کەوای کردووە ئەو هۆکارە دەرونی ئەو هۆکارە جەستەییانەی کەوای لێ کردووە زووتر لە کاتی خۆی تووشی بلوغی جەستەیی ببێت و دوایی بۆتە هۆکاریەوەی کە زۆر گەشە نەکات کە زۆریش گەشەی نەکرد لە حەدێکە ئەوەستێت. ینی کاتی خۆی کە مناڵی متەوەسەت دەبینی ماشەڵا قەد و باڵایەکی تایبەتی خۆیە بوو ئێستا هەمووی مەترێک باڵای نییە ئەچێتە ناوەندی و چێتە دوای ناوەندیش بە هەمان شێوەیە. ئەمەش دیسان ئەگەڕێتەوە بۆ کاریگەری هۆکارەکانی تەکنۆلۆژیا لەسەر گەشەی جەستەیی و لەسەر گەشەی دەرونی لەسەر گەشەی حتا فکریش مناڵەکانیش. بۆیە زۆر زۆر گرنگە کە دایکوان و باوکان تەنزیمی کاتی سیرکردنی تەلەڤیزیۆن کاتی بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆژیا بکەن بە شێوەیەک کە نەبێتە هۆکاری لێکترازانی خێزانەکە دوورکەوتنەوەی خێزانەکە یا گەیاندنی هەندێ دابوونەریتی نامۆ بە منداڵەکان و پێویستە ئەو کاتانەی کە لە ماڵەوەن بە تایبەت کاتی شەوان کە زیاتر پێکەوە دانیشن متابعی مناڵەکانیان بکەن لە بە ڕۆژاچیان کردوواتە دانیشتنی خێزانی هەبێت حیواری خێزانی هەبێت لە جیاتی ئەوەی بەدەم تەلەڤیزیۆنێکەوە دانیشن هەریەکە بچێتە ناو دنیای خەیاڵی خۆیەوە و ئاگای لە ئەطرافەکەی خۆی نەبێت. ئەمەش پێویستی بە نەخشەدانان و پێویستی بە پلان و پێویستی بە بیرکردنەوە و پێویستی بە وردبینی هەیە بەڕاستی. زۆر باشە قومەریە خان بەشێ لە خەڵکی پێی وایە بەشێ لە دایک و باوکان پێیان وایە حەزی شیرینی خواردن کڕینی بووکەشوشە و پاسکیل لە منداڵیدا کاریگەری میدیاژ هەر بە شێوەیەکی وایە دوای نەمانی تەمەنی منداڵێتەکەی ئەم کاریگەریەش نامێنێتەوە کەم دەبێت. ئایەمە تێگەشتێکی دروستە و کاریگەریەکە وەکو ئەو شتانەی کە باسمان کرد لە دوای نەمانی تەمەنی منداڵێتی ئەو کاریگەریەش نامێت یان ئەتوانین بڵین بە درێژایی تەمەن کاریگەری میدیا و ئەو گۆشەگیری و پەروەردەی کە میدیا لەسەر منداڵی دروست کردووە هەر دەمێنێتەوە بەردەوام دەبێت. بەڵێ ئێمە لە سەرەتاشە وتم میدیا ئەتوانێت ئەو شتێک لە ناخ و لە مێشکی منداڵە بچێنێت کە دوایی بە درێژایی تەمەن لە کەوتمان ئەی چێنێت واتە شتێک کە دروست دەبێت و لا ناچێ یعنی ئەوە نییە بڵێ کاتیە واتە شتێکی تیادا لە مێشکی ئەچێنێ لە ناخی ئاچێنێ کە لەوانەیە بە درێژایی تەمەن لەگەڵی دابێ یا ئەگەر بیشێوێت لەسەر ئەو ڕێگەی کە هەڵی بژاردە دوورکەوێتەوە پێویستی بە کاتێکی زۆر بە وزەیەکی زۆر بێ. بۆیە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە پێویستە میدیای ئێمە زۆر بەجددی لە هەوڵی ئەوەدا بێت بەرنامە و پرۆگرامەکانی بە شێوەیەک بێت کە لە خزمەتی کۆمەڵگەدا بێت و دایکان و باوکانیش بزانن ئەو شتێک کە منداڵ لە میدیا لە تەکنۆلۆژیا وەریگرت بە ئاسانی دوایی ناتوانانی لێجیاکەیتەوە
بەڵکو لەگەڵی دیار دێت و گەورە دەبێت و لەگەڵ یاگەشە دەکات و بۆ کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر داهاتووی ئەو منداڵە، لەسەر بیرکردنەوەی ئەو منداڵە، لەسەر لایەنی جەستەی و لایەنی دەرونی و لایەنی سلوکی و هەڵسوکەوتی و حتا کە ئێمە دەڵێن یەکێک لە هۆکارەکانی نزمبوونەوەی ئاستی زانستی و ئاستی فێرکردن لە قوتابخانەکانی ئێمەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو گەشە سندنە زیاد لە حەدەی تەکنۆلۆژیا کە منداڵانی ئێمە بەبێ سنوور لە بەردەستیان نایە، بە تەلەڤیزیۆنتەوە، بە ئایپادتەوە، بە موبایلتەوە ئەبێت سنوورێک بۆ ئەمە دابدرێت. ینی ناکرێ کە ئێمە دەڵێن پەروەردە یا دروستکردنی کەسایەتی تاک لە قۆناغەکانی سەرەتایی تەمەن بە تایبەت لە تەمەنی 1 تا 5 ساڵی زۆر گرنگە. حتا ئەو مناڵانەی کە زۆر بە دیار تەلەڤیزیۆنەوە دانیشن سیرەکەی لە ڕووی فێربوونی زمانیشەوە تا ڕادەیەکی دووە ئەکەون. بۆیە زۆر گرنگە کە بزانی ماوەکەی چەندە و بە دیار چ بەرنامەیەکۆ دائەنیشێ منداڵەکەت، چونکە کاریگەریەکەی بە درێژایی تەمەنی ئەمێنێت لەگەڵیا ئەبێت و لەگەڵیا گەورە ئەبێت و لەگەڵیا پەروەردە ئەبێت و لەگەڵیا قۆناغ بە قۆناغی ژیانی ئەبڕێت. زۆر باشە. ڕۆڵ و ئەرکی دایک و باوک چێت لە ڕێخستنەوەی سەر لە نوێی پەیوەندی نێوان میدیا و منداڵ؟ ئەم پەیوەندیە چۆن ڕێک بخرێتەوە و پەیوەندی دروستەکە کامەیە؟ دایک و باوک چۆن وا بکەن وەکۆڵێ نەشیش سووتێ نەکەباب منداڵەکە نەبێ بەری بکرێ و بێبەش بکرێت لە تەلەڤیزیۆن نەهێندە ژوای بکرێت تەواو ڕۆ بچێتە نێو تەلەڤیزیۆنەوە و تەواو کاریگەری میدیای لەسەر بەجێ بمێنێ. بەڵێ پێویستە دایک و باوک بە تایبەت دایکان کە زیاتر لەوانەیە لە ماڵەوە بن چاودێرێکی ورد بن بەسەر بەرنامەکانی تەلەڤیزیۆنەکانەوە و پێشتر خۆیان متابعەیەکیان هەبێ بزانن کام بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەگونجێت لەگەڵ ئەو ئاڕاستە پەروەردەیی کە ئەو ئەیەوێت، کام بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەتوانێت سوود بگەێنە بە مناڵەکەی و نابێ ئەوەش هەموو کاتەکانیشی تەرخان کات بۆ تەلەڤیزیۆن و مناڵەکە لە پرۆسەکانی تری پەروەردە و فێرکردن دوورکەوێتەوە، چونکە پرۆسی پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی بەردەوامە و کۆمەڵێک مەراحیل و کۆمەڵێک قۆناغە بڕێ و کۆمەڵێ هۆکاریشێ. یەکێ لە هۆکارەکان لەوانەیە تەلەڤیزیۆن بێ، یعنی تۆ ئەمڕۆ ئەتوانی بەرنامێکی هەدەفدار ئامانجدار کە لە خزمەت پەروەردە و پێگەیاندنی مناڵەکەدا بێ تۆش بە ئامانجی بگری، واتە ناکرێت لە بەردەم هەر بەرنمەیەکە تۆ مناڵەکەت دانەی. پاشان یەکێک لە باشترین ڕێگەکانی ژەوەیە دایک و باوک خۆشیان پێکەوە لەگەڵ منداڵەکە دانیشن متابعی بەرنامەکە بکەن، واتە و حتا تەحلیلی بکەن، قسەی لێوەرگرن، بزانە هەر دیمەنێک ئەبینێ مناڵەکە چ خوێندنەوەیەکی بۆ ئەو دیمەنە هەیە. ئەمە زۆر گرنگە، واتە نەک دایک و باوکەکە مناڵەکە لە بەردەم تەلەڤیزیۆنەکە یادانێ خۆشی بچێتە ئەو لاوە یا خەریکی هۆکارێکی تەکنۆلۆژی بە یا بە هەر شتێکی ترۆ خۆی مەشغوڵکان. نەخێر، پێویستە ئەو کاتەش کە منداڵەکە لە بەردەم تەلەڤیزیۆنەکە دادەنی خۆشی لەگەڵ یادا بنیشێ، متابعە بکات، پرسیاری لێ بکات، بزانێت چی لەو بەرنامەوە وەردەگرێت، چ سوودێکی هەیە، حتا ئەگەر منداڵەکە نەیزانی ئەم خۆی پێی بگەێنێ بڵێ ئەو بەرنامەیە سوودی وابوو، ئەو کارتۆنە مەبەستی ئەوەیە، ئەو دایکە ئەبێ وای بکردایە، ئەم مناڵە ئەبێ وای بکردایە، ئەمە گرنگە. پاشان هەوڵ بدرێ بەڕاستی ئەمڕۆ کولتوری خوێندنەوە زۆر لاواز بۆ لە کۆمەڵگەی کوردیە. ئەرکی دایکان و باوکانە کە مناڵەکانیان ڕابهێننەوە بە کولتوری خوێندنەوە، گۆڤار و نامیلکە و هەندێک کتابی پەروەردەیی بکڕن بۆ مناڵەکانیان، خۆشیان لەگەڵیان بیخوێننەوە. ئەمڕۆ کۆمەڵێ نامیلکە و کتابی باشمان هەیە کە ناوەندە ڕۆشنبیریەکان بڵاوی ئەکەنەوە لە خزمەتی پەروەردە و پێگەیاندنی منداڵایە. پاشان هەوڵ بدرێ پێش هەموو شتێک قورئان بە مناڵەکان ئاشنا بکرێ، واتە خۆشەویستیەک بۆ فێربوونی علم و زانست و زانیاری بە مناڵەکان بدرێ. حتا ئەو هۆکارە تەکنۆلۆژیایە ئەتوانی بۆ هۆکاری فێربوون بەکاری بهێنی، فێربوونی زمانە، فێربوونی کولتوری وڵاتانە. ئەمە ئەگەر دایک و باوک بیانەوە دایک و باوکێکی
لەو ئاستەیە بن کە ئەرکی بەرپرسیارەتی قورسەکەیان لە ئەستۆیە وەکو خۆی پەروەردگار ئاماژی پێدەکە ئەگە بیانەوێت دایک و باوکێک بن بەڕاستی دایک و باوک بن پێویستە سات بە سات لەگەڵ منداڵەکانیان نابن و تەنزیمی کاتی منداڵەکانیان بکەن چەند سعات لە قوتابخانە دەبن پاشان لە قوتابخانە دێنەوە بزان چیان کردو چیان نەکردو لیان بپرسنەوە متابعی منهەجەکەیان بکەن لەگەڵیان نابن پاشان چەند کاتێکیان بۆ تەرخانکەن کە لە بەردەم تەلەڤیزیۆن پێکەوە دابنیشن متابعی بەرنمەیەکی دیاری کراو بکەن بەڵام بە شەرتێک بە مەرجێک دڵنیا بن لەو بەرنمەیە و لە ئامانجی و بەرنمەیە ئەمە خۆی کاریگەری باشیە بێت و ئەتوانین لە هەموو ڕوویەکەوە مناڵەکەمان بە شێوەیەکی باش پەروەردە و بە شێوەیەکی باش ئاڕاستە بکەین بەڵام ئەوە هەر لێرەوە لە بەرنمەکەی جەنافتانەوە پەیامم ئەوەیە کە مناڵانی ئەمڕۆ داهاتووی نەوەی داهاتووی ئەو میلەتەن ئەو گەلەن پێویستە ئاگامان لە پەروەردەکردن پێگەیاندن و بەرەو پێشچوون و گەشەکردنیان بێت ئەگەر بەم شێوە ڕەهایە بیان دەینە دەستی تەکنۆلۆژیا و کەناڵە لۆکاڵی کەناڵە ئاسمانیە تەلەڤیزیۆنیەکان بەڕاستی داهاتوویەکی باش چاوەڕێی منداڵەکانمان وە نەهۆی داهاتوومانوە میلەتەکەمان ناکات. زۆر باشە قومەریەخان تا چەند لە بواری پەروەردە و پێگەیاندن پەروەردە و فێرکردن میدیا کاریگەری لەسەر منداڵەکان بەجێ دەهێڵێ وەکۆڵەیە کەم تەرخەمی لە وانە و ئەرکەکانیدا ساردبوونەوە لە خوێندن و خوێندنگە. وتم ئەوەی کە وازانم بە چەند خاڵێک ئاماژەم پێکرد وتم میدیا کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر گەشەکردن و بەرەو پێش چوون لە بواری زانستی و لە بواری ئەکادیمی واتە ئەگەر ئەمڕۆ سیرێکی ئاستی زانستی قوتابخانەکان بکەین و حتا ئاستی زانستی زانکۆکانمان بکەین سیرەکەین بەڕاستی ئاستی زانستی و ئاستی پەروەردە و فێرکردن بە تایبەت فێرکردن زۆر دابەزیوە لەگەڵەوەی ئێمە منهەج و پرۆگرامی پەروەردەیی زۆر دەوڵەمەندمان هەیە بەڵام سیرەکەی ئاستی پێگەیاندنی تاکەکان بە پێی پێویست نییە فێرکردن ئاستی دەرچوون زۆر لاوازە ینی ساڵانە سیرەکەی ڕێژەیەکی زۆر لە قوتابیان لە حتاتوانین بڵین لە نیوە زیاتر لە نمرەکانیان بە پێی پێویست لە ئاستی پێویستانیە و ئەتوانم بڵێم کۆمەڵی هۆکار کاریگەری لەسەر ئەو فێرکردن و ئەو بەرەو پێشچوونە هەیە کە یەکێک لەوانە هۆکارە مرۆییەکان پاشان هۆکارە سیاسیەکان کاریگەریان هەیە لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن هەر یەکە بە ئاراستەی خۆی حتا هۆکاری سروشتیش بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری هەبووە بۆیە خودانە زیادی لە حەدی مناڵ بە تەلەڤیزیۆن بە هۆکارەکانی تری تەکنۆلۆژیا وای کردووە لە ئاستی فێرکردنی منهەجی خۆی منهەجی دراسی خۆی لە دواوە بێت کاریگەریەکەی بە شێوەیەکە ئەچیتە قوتابخانە سیرەکەی مناڵەکە هاتووە هەشتی بەیانیە خەویەت بۆچی چونکە تا درنگانێکی شەو بە دیار تەلەڤیزیۆن درامای تەلەڤیزیۆنی یا بە دیار ئەنتەرنێتەوە بووە حتا واجبی خۆی نەکردو ئەڵێ بۆ ینی بۆ ئاواجبەکە جێبەجێ نەکردوە سیرەکەی حتا لە ڕووی پەروەردەییەوە فێریەوەش بووە ڕاستی ناڵێت ینی مناڵەکانمان لەوانەیە بەهۆی دیسان ئەو تەکنۆلۆژیایەوە کۆمەڵێ لە بەها جوانەکانیان لەدەستدا بێت کە ڕازگۆییە کە ئەمانەت پارێزیە کە ڕێزگرتنە ئەمەش دیسان جارێک ترەگەڕێتەوە بۆ هۆکاری خراپێکی هۆکاری خراپ بەکارهێنانی تەلەڤیزیۆن و خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیە. زۆر باشە قومریەخان کۆتا پرسیارم باباز لە کاریگەری ڕێکلام بکەین کە بەشێکی دانەبڕاوی ناو میدیایە کاتێ منداڵ ڕێکلامی خواردنێک یا جلوبەرگێک یا شوێنێکی یاریکردن
شاری یاری شوێنێک دەبینێ چ کاریگەریە لەسەر منداڵ بەجێ دێڵێ کاتێک کە خواستەکانی ئەم منداڵە لەلایەن دایک و باوکیەوە بۆ منە ناتوانرێت جێبەجێ بگرێت لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنەوە یان بەکارهێنانی منداڵ لە ڕیکلامەکاندا ئەمەش چ کاریگەریەکی تری هەیە لەسەر خودی ئەو منداڵە بەکارهێنراوە و لەسەر ئەو منداڵەی کە بینەری ئەو ڕیکلامەیە. یەکەم ئەتوانین بڵین بەکارهێنانی منداڵ بۆ ڕیکلام بەلای منەوە یەکێکی ترە لەو دژە بەهایانە هەروەکو چۆن ئافرەت بەکار بهێنرێت وەکو کاڵایەکی بازرگانی بەکارهێنانی مناڵیش وەکو کاڵای بازرگانی بەڕاستی جێگەی تێبینیە و پێویستە منداڵ مافی خۆی پێ بدرێت نەک ئەوەی وەکو ڕیکلام بەکار بهێنرێت. ئەمە لایەکی تریشەوە هەر خودی ڕیکلامەکان بەتایبەت لە واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستانە کاریگەریەکی نەرێنی لەسەر پەیوەندیەکانی خێزان و پەیوەندی نێوان منداڵ و خێزان دروستەکە. بۆچی؟ چونکە کۆمەڵێشت بە جوان و بە ئەدرێ بە ڕووی یا پیشانی خێزان پیشانی منداڵ ئەدرێت کە حەزێک و ئارەزوویەک و ویستێک لای منداڵەکە دروستەکە کە لە ئەمڕۆیە بە تایبەتی لەوانەیە دایک و باوکەکە توانای بەدیهێنانی ئەو خواست و ئەو حەزەیان بۆ منداڵەکەیان نەبێت. ئەمە جۆرە گرژیەک لە بینی منداڵ و دایک و باوکە دروست دەکات و ئەبێتە هۆی سستی پەیوەندی خێزانی و حتا سستی پەیوەندی خۆشەویستی. کەواتە بەکارهێنانی منداڵ بۆ ڕیکلام یا ڕیکلامی زیاد لە حد بۆ جلوبەرگ، چونکە ئێمە خۆمان موسڵمانی لە ئاینی پیرۆزی ئیسلامیشە تەوسیەمان پێکراوە کە بخۆین وانە بخۆینەوە هەر شتێک کە پێویست و بەڵام ئەبێ ئیسراف نەکەین. بەڵام ئەمڕۆ ئەمە ئەبینین ڕیکلامەکان زیاد لە حد ئیسراف یا دنیایەکی مادی لای منداڵەکان و لای خێزانەکان زۆر جوانەکە. سیرەکەی ڕیکلام بۆ ماڵێکەکە هەر تاکێک لە ئێمە بە مناڵیشەوە حەزمان لەوانەیە لە بوونە لەو ماڵەیە لەو ڤێلایە لەو خانوەیە لەو ئامێرانی کە نمایش ئەکرێن و حتا لەو جلوبەرگانەیە. بۆیە پێویستە لە هەموو کۆمەڵگایەکە ڕەچاوی کۆمەڵێ سنوور کراوە بۆ ڕیکلامەکان لای ئێمەشە بێ وابێت. ئێمە لای ئێمە هەموو شتێک ڕەهایە کە ئەو ڕەهایە و ئەو مطلقی و ڕەهایە بەڕاستی لەگەڵ پاراستنی بەها و نەریتە جوانەکانی کۆمەڵگەیان نییە بە شێوەیەک کە ئەتوانێت دژە ئەرێنیەک یا دژە نەریتێک یا دژە باوێک بخزێنێتە ناو کۆمەڵگەواتە جۆرە حوب و خۆشەویستێک بۆ کۆمەڵەشت لە سیرکەرانی تەلەڤیزیۆن سیرکەرانی ڕیکلامەکەدا دروست بکات. حتا ئێمە بینیومانە لە دادگاکانە جاری وا هەبووە نەک بووەتە هۆی ئارامی خێزانەکان، ڕیکلامەکان و چاولێگەریەکان بووەتە هۆی پشێوی خێزان و لێکترازانی خێزان کە ئەمەش بەڕاستی پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ و دیڕاسی لەسەر بکرێ و بتوانین ئێمە بە هەموو لایەک کەناڵەکانی ڕاگەیاندن و مامۆستایان و حتا ئێمە توانین بڵین کەناڵی خۆشمان ئەبێ ئەو خەمساردەی کە هەیەە لە ئاست ئاریشە کۆمەڵایەتیەکان لە ئاست ئاریشە خێزانیەکان لە ئاست ئاریشە پەروەردەیەکان هەوڵ بدەن ئەو فەراغە نەهێڵڕێت، چونکە ئێمە کۆمەڵگەیەکین خاوەنی بەها و نەریت و کۆمەڵێ بنەمای ئاینی و بنەمای ڕەوشتی خۆمانین. پێویستە ئەوانە نمایش بکرێن و بدرێن بە چاوی مناڵەکانە بخرێنە بەرچاوی خێزانەکان. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز قومریە شێخ محەممەد بەرزنجی چالاکی کۆمەڵی مەدەنی کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باسوخواز بووی لە شاری ئەولێرە. زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بە یەگەیشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.